ئێوە لە بینی دڵ و جەرگ و ئەو دایافرام پێ دەڵێن ناوپەنچک لەو بینێ کونێرەکی دەربینی کە ئەوە تەمەشا بزانە ئیشێکی چەند مهمی لە بۆ کرا دەبینی ئەوە چیسەر لە چەندە لە بینی جەرگ و لە بینی دڵ و ناوپەنچشیە ئەوە ناوپەنچکە لە پشتەویش دڵە ئەو جۆوەرە لێرە ئیشێ بکە ئەو جۆوەرە بوێرە ئیشێ بکە ئەوە بەڕاستی غیرەتی دەویشکردن لێ بکانە بەڕاستی خەتەرە چونکە حیاتی ئەم ئینسانی لە بن دەستە ئەدنا غەڵەت یەکسەر پاس دەبی یەکسەر دەمری دەرێم خۆشبەختەوە بەشدار لە مێرەبانی ئەو جیازە باشانە لە مێرەبانی هەیە خوا خێران بنووسی ئەوانەی کە ئەو جیازانیان کرد تەماشاکە ئەوە چ دەکەم ئەوەی دێم ئەوە زان چەندەرە ئەوە بینی جەرگ و دڵ و ناوپەنچشیە ئێکوانە قونێرگیاتی ئێکوانە ئەی بابە کەیسێکی ئەوە لەوانەیە لە هەموو دنیاکە چەند حالەتێک بیتن جەماعەت ئەو نەخۆشەیە چوو ئێرە ئەو هەموو خەستەخانەی کردو ئەو هەموو جێی کردو ئاخیری گۆدبیان کاکە چارەی لە مێرەبانیە بڕۆ مێرەبانی خەلکی گەرکوچەیە حاضری لە مێرەبانی کرد دەبین ئێستا ئێرە چەندەرە ئێستا بە پێتان برێم ئێرە چەندەرە ئەوە جەرگە زوم ئاوتە چی بکە با ببینەوە زوم ئاوت ئەوە جەرگە تەماشاکە ئەوەیان جەرگە ئەوەیان دڵە ئەوەش ناوپەنچکە خونێر لە چەند دەراتیە ئەلێرکانە لەو بینێ هاتیە ئەو جۆوەرە ئیشکردن لێرکانە دەبینی ئەوەی جوانی لە مێرەبانی ئەوەیە پێدێن ئەو شانێکە لە جیان ناکرێت لە مێرەبانی وەرە ئەوجە بە سعری مەدعومیش ئیش دەکرێتن بە سعری مەدعوم تێدەگەی ئەو ئیشە گەورانە ئەو ئیشە مهمانە تەماشاکە چیسەکەمان تەقان ئەوە ئێستاکە عەمەلیاتەکەی تەقریبەن کۆتایی هات جوان خاوێنمان کردەوە ئەوە هەموو چۆن ئیلتیاباتەکەمان دەرهینە ئەوجە ئێستاکە جوان جوانش دەیشۆی ئاوەچی لێ دەدەی ناو ئەو فەراغەیە کە پیس بوو هەمووی خارەن دەکەینەوە ئەوجە ئێستا دێنی دەکەین دێن ئاوەچی لێ دەدەین دەبینی جوان جوان بە جیازی بشەوەوە دەبینی ئەوە دەبینێ ناو برمانە غورفەی تەماشاکە ناو غورفەکەی لە بینی جەرگ و دڵ و ناوپەنچشی خۆشبەختەوە بەشدار لە مێرەبانی تەماشاکە ئەو ئێستاکە ناوهەناومان جوان جوان خاوێن کردەوە جوان جوان دەیشۆی هیچی دەکەینەوە تەمام تیمی نەشتەرگەری مێرەبانی بەردەوام لە ئیشە جوانەکانی ستافی زیرە مساعد جەڕاح مساعد مخدر هەموومان بەیەکەوە ئیشە جوانی دەکەین کامێرەوان هەموومان بەیەکەوە ئیشی جوان دەکەین بژی مێرەبانی خۆشەویستان زۆر دڵخۆشم ئەو ڕۆکەتانیمان ئینجازێکی زۆر گەورە بکەین لە مێرەبانی گەنجەک فترێکی زۆرە ئازارێکی زۆر ئەلیرکوانەی هەیە نسبەی ئیلتیهاباتی بەرزە چەند دکتۆری کردیە خەڵکی کەرکووچەیە چوویتە ئێران هەر چارەسەری پێ نەدیترایتەوە دێگوبا بە من ئێرەم دێشیتن نەیان دەزانی چییە هاتە مێرەبانی گوتیان دکتۆر دیلێر ئەوە ژانی زۆرە نازانین چیتی هەرچی فەحسی لۆ دەکەن دێرن هیچ عیبی نییە گوتم بڕۆن ئەو فەحسانەم لۆ بکەن چەند فەحسەکەم لۆ نارد هاتەوە گوتم بالفعل ئەوە خەلەلێک هەیە بڕۆ ئەوە شەعەم لە بۆ بگرن دەرچوو قونێرەك کۆبوونەوەی شێم و ئیلتیهاباتێک لە بینی جەرگ ئەلێرکانەیە ناوپەنچک و ئێرەش دڵە ئەلەو بینێ شێم و ئیلتیهاباتێک خڕ ببەوە تۆپەک خڕ ببەوە وەکو تۆپەکی ئەلێرکانەی بوو هەستاین بەبێ ئەوەی زوجی بدڕێنین بە ئامێر پێشکەوتوەکانی مێرەبانی نەشتەرگەرێکی زۆر مهم و جۆرمان لە بۆ کرد دوایش بەخۆی قسەی دەکاتن کە مێرەبانی چەند ئیشی عەزیم دەکاتن خۆشبەختەوەی بەشدار لە مێرەبانی خۆشبەختەوەی پارەی خێری هینایە خۆشبەختەوەی پشتی ئیستیسماری کڕیە خۆشبەختە ئەوەی سیقەی بە مێرەبانی کردیە خۆشبەختە ئەوەی پشتیوانی مێرەبانی کرد لەو کاتێک کە مێرەبانی ئەزمەکی زۆری لەو دروست بوو بەڵام خەڵکەکی زۆر سیقیان هەبوو بە مێرەبانی دەرێم پاداشتمان ئینشاءالله چاوەڕوانین فیردەوسین خوای گەورە ئەجر و پاداشمان بداتەوە ئەوەی یەک کەسی نەجات داتن وەکو ئەوەی وایە هەموو خەڵکی نەجات دابیتن ئەوەش فەرمانی ڕەب العالەمینە لە قورئانی پیرۆز پێغەمبەری نازاریشمان فێری کردینە خەیر الناس ئەنفعهم للناس مێرەبانی بڵاو دەکاتەوە پەخشی خۆشەویستی لێی بەخەندە دەستی بەڵایک و بە خزمەت بمێنن بە سەلامەت
0750 115 فاسپی اف آی بی میهرەبانیە دەمانەوێت خەستەخانەی میهرەبانی هەتاوەکو پێشەوەی بمرین هەمێ بکەینە پشتی خەیری. ئەو فترێک بوو ئەناوم دێشە دکتۆرم زۆر کرد هەتا هەر عیلاج و شتیان دەدا پێم هیچ پێی باشتر نەدەبوو. ئاخری هاتمە ئێرە لەو دو سێ ڕۆژ لە چوارشەمە هاتمە ئێرە هاتمە لای دکتۆر دلێر گوتی ناوهەناوت گرێک لە ناوهەناوت هەیە دەبی پێویست بە عەمەلیاتە ئەو عەمەلیاتە بکەم ئینشاڵڵا سەرکەوتوو دەبیت چا دەبی پێ چوومە ئێرانیشی ئیستیفادەی نەبوو پێشەوە تەقریبەن مانگێک پێشتە چوومە ئێران هیچ ئیستیفادەی نەبوو هاتمە ئێرە لەخوا بە زیاد بێستە باش ئاوەڵە لەجێ چوومە دەرەوە یعنی لێرە دکتۆری دەرەوە ئاساس زراوم بەردیا بێ ئەویش کەچی وا نەبوو بەردی نەبوو زراوم نەبوو ئەسڵەن ئارەوەڵە ناوم ئینتیهابی کردبوو ئینتیهابی زۆری کردبوو ئینتیهابی زۆری کردبوو گرێشی گچکەی لێ بوو دکتۆر دلەرشینە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام دام ئێستا زۆر باشم لەخوا بە زیاد بێ سەحات و شتم زۆر باش ئێستا لەو خوایە بە زیاد بێ دەست خۆش بە سەرکەوتوی بێ لەشە ئەوە 2 ساڵە ژانم هەبوو بەڕاستی دکتۆر نەمایەنێکم هاتمە لای دکتۆر ئەو دکتۆرە بەڕێزە بەڕاستی ئیشەش بۆم کردێ شتیوان نەبووە وا دەرمەکاتن لەسەر خێر ئینشاڵڵا بەبێ ئەوەی زگم شەق بکاتن بە جیازی عەمەلیاتەکەی لۆ کردم شانەکەم پێشتر هەبوو ئێستا و ژانم نووە ئێستا دەرمەکا ئینشاڵڵا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی